دەربەندی ڕانیەیە چەند ساڵێک بەر لە ئێستا وەک خەڵکی ناوچەکە دەڵێن ئاستی ئاوەکە بە جۆرێک بەرز ببوو نزیک ببووە لە گەیشتن بەم پردە وەلێ لە ئێستادا بە جۆرێک دابەزیوە تەنانەت ئەو کەلوپەلانەی کە سەردەمانێک ژێر ئاوکەتوو بوون لە ئێستادا بەهۆی دابەزینی ئاستی ئاوەکە وا دەبینڕێنەوە. ئەمانە چەند گەنجێکن لە سلێمانیەوە گەشتێکیان بۆ دەربەندی ڕانیە ڕێخستووە وەلێ لە کاتی گەیشتنیان بۆ دەربەند و بینینی دیمەنەکان جێگەی دڵخۆشی ئەوان نەبوون. ئێمە ئەوەی ڕاستی بێ دەمێکی هاتین بوو وەختی خۆی وەک بێرە ئاوێکی زۆریە بوو جێکی خۆشی بوو لە بەهارا بوو کە هاتین بەڵام ئێستا کە هاتوین لە سێمانی هاتوین سێرەکەین ئاوەکەی هەرتیانەمە ئەوەشی کە هەیە هەمووی قوڕاولی تەیە ئەوە نییە وەکوەوەی کە هاتین بەو شێوە شتەکەمان لێ تێکچوو. دابەزینی ئاستی ئاوەکە کاریگەری لەسەر ڕاوە ماسیش کردووە و ماسیگران وەک جاران ماسییان و دەست ناکەوێت. کەم دەکات لەبەرەوە ئێمە لەسەر دەریاچەکەین ڕاوماسی دەکەین کە هەست پێ دەکەین و ڕۆژانە کەم دەکات ئاوەکە ینی واتە بۆ سەر ماسیش تەسیری هەیە ینی ماسیش کەمتر بووە ئێستا ساڵان ماسی زیاتر بوو ماسی زۆر کەمتر بووە. چەند هۆکارێکن بۆ دابەزینی ئاستی ئاوی دەربەندی ڕانیە وەک خەڵکی ناوچەکە باسی لێوە دەکرد لەوانە وشکە ساڵی و بۆنی غەتاس و لێدانی بیر و هەبوونی مەزرعە و کشت و کاڵ لە دەوروبەری بەنداوەکە و هەروەها گرتنی ئاوەکە لەلایەن وڵاتانی دەوروبەرەوە. بوونی دروستکردنی بەست و بەندا و وڵاتانی ئێران و تورکیا لەسەر ئەو سەرچاو ئاویانی داخلی هەرێمی کوردستان دەبن ئەمە ژێکێک لە هۆکارانێک کە وای کردووە ڕوبەری هەم ئاستی و ئاوەکەی کەم بێتەوە هەم تەنانەت کاریگەری هەیە لەسەر زۆری کواڵێتی ئاوەکەشی و خاڵێکی کە دروستکردنی بوونی ئەو زەویە زەرعانی ئەمبەری ئاوەکەش ئەمەش کاریگەری هەیە لەسەر کەمبوونەوەی ئاستی ئاوەکەی زۆربەی ئەو جوتیارانە بە غەتاس ئاوەکانیان ڕادەکێشن بۆ زەوی کشت و کاڵەکانیان بەڵام بە شێوەیەکی گشتی بە دەرەجەی کۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو گۆڕانکارە کەش و ئاوهەوانەی کە کاریگەری هەیە لەسەر جیهان ئەگەر دیقەتان دابێتی ئێستا کاریگەری هەبووە لەسەر وڵاتانی ئەوروپاش. ئەم ئاوە چەند سوودێکیشی هەیە گرنگترینیان بۆ کشت و کاڵ و ئاوی خواردنەوەی چەند شوێنی جیاجیا و هەروەها سامانی ڕاوەماسی. بە پێی زانیاریەکان ئاوی دەربەندی ڕانیە دوو سەرچاوی هەیە یەکێکیان ئاوی ڕووبار و کانی و بارانەکانن کە تێکەڵ یەکتر دەبنەوە و سەرچاوەیەکی تریش لە کوردستانی ئێرانەوە دێت و بەرەو دووکان و ناوچەکانی تری خوار و عێراق دەچێت. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا ڕانیە.